خەباتی ئێمە خەباتێکی ڕەوایە و مافی ملەتی ئێمە خراوەتە ژێر پێ ڕژێمێکی دیکتاتوری کەنی بە حەقی ملەتی کورد هەیە نە ئیمانی بە ئینسانیەت هەیە نە ئیمانی بە هیچ شتێک هەیە هەموو هەدەفی ئەوەیە کە ملەتی کورد نەهێڵی و وڵاتێک بە ناوی کوردستان نەهێڵی. ڕۆخی چیاکانی زاگرۆسە نیشتیمانی ئەبەدی کوردان لە هاوینی 1970دا داستانێکی دیکەی تێدا تۆمار کرا. قسمێک هەبوون ئەیاوت ئەو شەڕە تاوا نابێت، قسمش هەبوو ئەیاوت ئەگەر ئەو شەڕە تاوا بێ ئێمەش تاوا بین. تەبیە قسمێکی تریشەوە بە سوڕەکاتی کاک مەسعود ئەوانەیەوت تاوا بێ تاوا نەبێ ئێمە شەڕی ئێمە تاوا نابێت. حکوومەتی عێراقی ماوەی 50 ڕۆژ کەوتە هجووم و پەلامار لەو 50 ڕۆژە مەئیوز بوو کە ناتوانێ خواکوڕک بگرێ. ئەخسیر هەبوون نێزێک 38 ئەخسیر بوون جەنابی سەرۆکی بەبرقی ئەوەی کرد گوتی ئینسانیەتە ئەوانە مە خەڵکی ئەخسیر ناکۆژین ئازاد بکەن با بەستنەوە. سەیرم کرد ئەم دووکەڵێکی سپی بەرز بووە، بەڵام سەیرم کرد ئەم دووکەڵە بە قورسی دەنیشێتەوە. دژمن ئیمکاناتی کە لەبەر دەستێت ئیمکاناتێکی یەکجار زۆرە، یەکجار زۆرە. تازەترین تەکنۆلۆژیای دنیای لەبەر دەستە. ئەگەر ئیمانی ئێوە نەبی بە قەزیەکەتان وەڵاهی بە پێی عەقلی و ئیسادە زۆر زەحمەتە مقاومە و تەکنۆلۆژیا بکرێت. بەڵام وەختی کە ئینسان ئیمانی بە قەزیە خۆی هەبێتە وەڵاهی ئەتوانی هەموو شتێک. هەمووان لە چاوەڕێ هەواڵێکدان، هەواڵی ڕاوەستانی خوێناویترین شەڕی سەدەی 20ەم. بەغدا و تاران و شۆڕشی ناو چیاکان و کوردانی ناو شارەکانیش جۆقڵاق بوون. جەنگەکە بەرپا بوو بەڵام کاتی تەوابوونی دیار نەبوو. ئەو کاتەوە لە پێش ئەو کاتەشەوە کە بەعزێ بەوادر دیار کەوتبوو کە ئێران ئەشێ لە دەرەوە لە سەیتەری بەسەر ئاسمانە کردبوو عێراق بۆسە یارمەتی دەرەوە لە عینی وەختیشا بۆسە یارمەتی سەخباراتی دەرەوە توانی بووی لە زۆر شوێنە بەسەر لەسەر ئەرزیش سەرکەوێ بە تایبەتی لە جنوب و وەسەتی عێراق. خۆی بڕیاری دیفاع بڕیاری بەرگری لە بەری کوردستانی نەبوو. پارتی دیموکراتی کوردستان بە سەرۆکایەتی جەنابی کاک مەسعود دەست بەجێ کۆبوونەوەی چیان کرد و بڕیاری ئەو بەرگریاندا و داوای هێزی پێشمەرگەی پارتیان کرد و هێزی پێشمەرگەی پارتیش لە دوورترین شوێنەوە هاتن و گەیشتنە خواکوڕ. دوجار شەڕی 8 ساڵەی عێراق ئێران ڕاگیرە. سەدام سەرۆکی پێشووی عێراق هێشتا باوەڕ ناکات، بەڵام چێژ لە نمایشەکانی وەردەگرێت. ئەم سەردانە خێزانیانەی سەدام حوسێن بۆ چیاکانی کوردستان لە نزیک خواکوڕک تەنیا گەشتێکی هاوینەی خێزانە عەرەبەکانی عێراق نییە بۆ باکوور کە کردویانەتە نەریتێکی ساڵانە. سەدام دەیویست بڵێت سەروەری و دەسەڵاتی بەسەر هەموو بستێکی عێراق و کوردستانەوە هەیە و چی دێ دەنگی تفەنگی پێشمەرگە لە چیاکانەوە نایەت بەخوا کورچیشەوە. نەتیجە ئەو ڕۆژ بە ڕۆژ دوژمن قووەتی زیایە کرد چونکە دەستی بەتاڵ بوو
دەستی بەتاڵ بوو ئێتیفاقش کرا بوو نەتیجە ئێتیفاقش کرا تا حدودی بدایەتی مانگی هەشت هێزەکانی هەموو لای بچنەوە سەر حدودی خۆیان هەندوو جاران ئەوەی استیغلالی ئەوەی کرد کە قووەتەکان هەمووی کۆ بکاتەوە و بێت مقاومەی کورد بشکێنێ بە تایبەتی لە منطقەی قووەتی ئێمە کە بە دەرەجەیەکەم بادینان و بڵێ منطقەی خواکوڕک بوو. خواکورک ناوی ناوچەیەکی کوێستانیە کەوتۆتە دوایەمین خاڵی سێگۆشەی سنووری عێراق، ئێران، تورکیا و یەک لە ناوچە ئاسیەیەکانی کوردستانە. ئەگەر باسی ناوچەکە بکەین بێ ناوچەی سیدەکان یان ناوچەی خواکوڕێ بکەین لە دووری 120 تا 150 کیلومتر لە شاری هەولێرەوە دوورە. ئەو ناوچەیە گرنگەکی تایبەتی هەیە لەبەر ئەوەی ئەو ناوچەیە دەکەوێت تا سێگۆشەی سنووری نێوان عێراق و تورکیا و ئێرانەوە هەم لە بۆ مرکز هەم لە بۆ کوردستانیش پێگەکی زۆر زۆر گرنگی هەیە. ڕاگررتنی شەڕی 8 ساڵە بۆ عێراق واتە دەست بە تاڵبوونی بوو بۆ ئەوەی ئەو سیاسەتەی بە دوا خاڵ بگەینێت کە بریتی بوو لە قەڕکردنی گەلی کوردستان و خامۆشکردنی شۆڕشەکەی. بەڵام بارزانی دەستەوسان دانەنیشت. لەو ئان و ساتە دژوارەدا بڕیاری شەڕی بەرگریدا چونکە دەیویست پێشمەرگە بەهایەکی بەرز تۆمار بکات، ئەویش دانەنانی چەکی بەرگری بوو. ئەوێ دوژمن زۆر زۆر خەیاڵی خاوە ئەگەر تەسەورکە بە کیمیایی ئێرادەی ملەتی کوردە کوژێتوانی ژن ناو کوژێتوانی ئێمەش بکوژی بەڵام ناتوانانی ئێرادەی ملەتە بکوژی. کۆبوونەوەی سەرکردایەتی پارتیمان هەبوو کە باسی وەزع بکەین و کۆبوونەوەکە بەداخەوە مناقەشاتێکی زۆری بردەسەر چ قسمێک هەبوون ئەیانوت ئەو شەڕە تاوا نابێ، قسمێک هەبوو ئەیانوت ئەگەر ئەو شەڕە تاوا بێ ئێمەش تاوا بین، تەبیە قسمێکی تریشەوە بە سەرۆکایەتی کاک مەسعود ئەوانەیەوت تاوا بێ تاوا نەبێ ئێمە شەڕی ئێمە تاوا نابێت. لە شاری شنو قاتعیەک جەنابی سەرۆک بانگی ئێمەی کرد کە ئێمە شەرێکمان لە پێشە، شەرێکی گەورەتر لە شەڕینە پێشە، لەبەرچی شەڕێ ئیران و عێراق تەواو بوو بەڵام شەڕیمە تەواو نەبووە، ئەو هەدەف و ئەمانجێمە مایە لۆیە ئیسپات بکەین کە ئێمە پەیوەندی بە شەڕی ئیران و عێراقەوە نییە. زۆر کەس دەبێن لەبە ئیرانیان لەبەوە نەخێر، ئەمە ڕێژی درۆژین لە پێشە و تەقسیماتیندانایە لە منتیقەی خواکوڕکی بەرگریەکی ئیسپات دەکەین، بەرگریەکی باشەکەین لەوە ئیسپات بیتلومە کەمە پەیوەندی بە شەڕی کەسەوە نییە، لۆ کەس شەڕ ناکەین لە وڵاتی خۆیکەن خۆیکە. کات و شوێن زۆر ئاڵۆزە و کوردستان لە ژێر تاوانەکانی پرۆسەی ئەنفالدا دەیناڵاند. هەر بۆیە سەرۆک بارزانی بڕیاری بەرگریدا بوو. جۆری شەڕەکە و شوێن و کاتی دەستپێکردن و تەواوبوونیشی دەستنیشان کرد. لەبەرەوە دەپرسین بارزانی بۆچی خوا کورکی هەڵبژارد. هەم لە بۆ مرکز هەم لە بۆ کوردستانیش پێگەکی زۆر زۆر گرنگی هەیە. کاریگەریان هەیە لەسەر لایەنی ئابووری، لایەنی سیاسی، لایەنی سەربازی، ئەوانە هەمووی کاریگەری باشیان هەبووە. لەبەرەوە ئەگەر هاتو بێت و لایەنی سەربازەکەی باز بکەین بۆ نمونە دەبینین لەبەر ئەو ناوچەکان زۆر ینی شاخی بەرزن، ینی دەبینین بۆ نمونە باش شاکێ بکەین هەر تەنیش خواکوڕکەوە 3068 مەتر بەرزە لە ئاسیوری دەریاوە. هەموو شوێنانی کە باز دەکەین کە باسی قوتولی کەنتۆری دەکەین بەرزەکەیان لە 3000 کەمتر نییە. ئەو فەرماندە دێ سەرکەویت ئەوێ عەردی دەستنیشان کرد، عەردێ شەڕی مەیدانا شەڕی ji ber hindê çi cara şoreşê nehêlaye dijmin meydana şerî destnîşan biket berova jî hemî wexta şoreşê û cenabê serokî meydana şerî ya destnîşan kirî û li wêrê hesma mewzuîya kirî salihê pêşmergê û salihê şoreşê de. چوونی کاک مەسعود جارێ بۆ ئەوێ هەموو حزبی جوڵان بەجارێ
ئافتابیانە ئافرەتانە هەموو تەنزیماتی پارتی لە هەر شوێنێک بوو بێ توانای هەبوو بێ چ بەنا خواردن بێ چ بەشتی تر بێ ئەنواعیشت یان کۆ ئەکردەوە و تەنزیمیان کردبوو زۆر بە جوانی و ڕێک و پێکی و ئەنگیانە بەرەکانی شەڕ سوپای زەبەلاحی عێراق ڕووی کردە داستانی ڕووی کردە خواکۆڕک تووشی ڕوبەڕووبوونەوەیەکی قرس بوو یعنی تەنانەت بۆ خۆشی ئەو تەوەقعی نەکرد سوپای عێراق کە پێشمەرگە بەو ئیمکانێتە کەمەوە بەو فیشەکە کەمەوە بەو ساردیەی ئەو سەردەمە کە لە ئابیشدا ئەو چیانە هێشتا بەفری لێبوو ئێمە ئەو ڕووبەڕووی شەڕێکی وا بێتەوە کە چۆک دابدات ئێرە لە کانی ڕەشێ لە دەریاسۆر شار بوو 38 ڕۆژان ئەمە شەڕین کردیا لە دەریاسۆر بگرێت حدودی تورکیە هەتا تگێتە سیدەکە ئەوە 38 ڕۆژان بەس لە سنووری قووەت بارزان لە گەری ڕەش بگرە هەتا تگێتە کوراوە ئەمە پشەڕ ئەمە ڕۆژ پڕۆژ دژمنی هاتیە پێش شکان دیێوە هاتیەوە لە کانی ڕەشێ تقریبا خلالێ 10-15 ڕۆژە زیاتر 20 ڕۆژە شەڕی خوا کورک یەک لە نابەرابەرترین شەڕەکانی ناو مێژووی خەباتی گەلانی شۆڕژگێڕە چونکە بەراوردی نێوان توانا سەربازی و تەکنیکی و لۆجستی و سوپای عێراق کە ئەو کات چوارەمین سوپای جیهان بوو و 1 ملیۆن سەربازی هەبووە لەگەڵ ژمارەی هێزەکانی پێشمەرگەدا بەراورد نەدەکرا تەبیعی بە تاکید لە شەڕێکی وا درێژخایەنە کە 8 ساڵی پێ بچێ و جێشی عراقی تیابێ و کوشدار بە تەجروبێکی زۆری کۆکردبووە ژمارەی قووەتەکەی زۆر بوو نوعێتی سلاحی گۆڕا بوو زیاتر بوو عاملی کیمیاویشی هاتبووە سەر عاملی کیمیایی عاملێکیشی زۆر ترسناکیش بوو کە خەڵک لە حقەتا دوای هەڵەبجە عملیان زەر نەقی لێچوو لی ترسا بوو بە دەرەجەی یەکەم ژمارەی جەیشی عێراقی کە بەشدار بوون لە شەڕی خاکۆرک فەیلەقا ئێکە لەشکێری عێراقی بوو فەیلەقا 5 یا لەشکێری عێراقی بوو پترش 30 بەتەلیۆنێت فەوجên گوتنی خەفیفەش فەوجên جاشا پترش 5 کەتیبن تۆپخانە مەیدانێ کەتای مەدفەعیەت مەیدان و 3 کەتیبن زریپۆشە بلی کو 3 مەتارێت میسلێ و گەیارە و کەرکووکێ 100 سەدێ تەرخان کردبوون بۆ عملیاتێت خاکورکی و پسەرێک vejî بابەتێ لۆجستی بۆ جەبهێت شەڕی ئەم بۆ بەرەیەن شەڕی ڤەدگوهاستن و بەر و واژی جەنازە و بریندارێت خۆژی الجەبهێ شەڕی ڤەدگوهاستن بۆ خەستەخانێت میسلێ و کەرکیکی لە هەموو لقەکانەوە پێشمەرگەکانی لەشکری شۆڕژێڕی کوردستان لە شارە زوور و بادینان و خۆشناوەتیەوە لە مەریوان و هەورامانەوە خۆیان گەیاندە جەبهەکە داوا کرا لە هەموو لق و ناوچە و ڕێکخراوەکان کە ئەوەی پیانەکرێ و پیان کۆبێتەوە هێزی پێشمەرگە کۆ بکەنەوە بینێرن بەرەو خواکورک لە ماوەیەکی زۆر کەمدا سەرجەم هێزی پێشمەرگە ئەوەی کە توانای هەبوو کۆکرانەوە و لە سنووری هەڵەبجە و شارباژێڕ و سیوەیل و پێنجون و ئەو منطقانە هەرچی هێزەکان هەیە لقی 4 و لقی 3 و لقی 2 کۆمەڵێک ڕێکخراومان کە هەبوو کۆبوونەوە و گەشتە خواکوڕک ئەکسەریەتی قووەتەکە بۆ زمناکۆ 3 ڕۆیی لەبەرەوەی فراوان بوو ئەوێ شاخەکە زۆر بوو جەبهەکەش لەوێ فراوانتر بوو تا لای ئێمە لای ئێمە جەبهەکە تەسک بوو یعنی لە بڵین لە مسافەی 1000 مەترا بوو ئێمە لە ڕووبەڕوو بوونەوە بەڵام مسافەی زمناکۆسێ شاخەکە بەرین بوو شاخەکە ئاوا دەڕۆیی بۆ ئاوا بۆ پێشەوە یعنی لە هەر چوالاوە معارز بوو بۆ هێرشکردن بۆ سەریان بە فەرمانی جەنابی سەرۆک بارزانی لقی 2 3 و 4
و قوەتی بارزان و لیژنەی ناوچە مێرگەسۆر و هێزی ئاوارە و حەمرین و خەبات و بەرگری ملی گەیشتنە بەرەکانی جەنگ لە خواکوڕک. کەواتە استراتیژ و پلانی شەڕی خواکوڕک چۆن بوو؟ ئامانج لە شەڕەکە چی بوو؟ تەبیعی هەدەفی ئێمە هەدەفی ئێمە پێش ئینقلابی ئێران بوو، پێش شەڕی ئێران و عێراق بوو، بێزگە لە 61 لە پێش ئەوەشەوە بوو کە داوای حقوقی خۆمانەکەین و هەدەفی خۆمانمان هەیە و هەدەفی هەرە دووریشمان ئازادی کوردستانەوە بۆ هەموو کەسێ ئیزانێ. شەڕی خاکوورکی شەڕێکی فعلن استراتیژی بوو و ملەتی کورد البەر شاڵاوە کە گەلەکە مەزنە ئەنفالا بوو هەرش زاخ و حتا خانەقین لەشکرێ دژمنی الوان قەتەعاتت کول پێشیا شەڕی عێراقی هەمی بجارێکی هاتنە سەر کوردستانی و حملەیەکە زاڵمانە سەر کوردستانی جێبەجێ کرد. سەرۆک بارزانی بە ژمارەیەک پێشمەرگەی کەمەوە لە بەرامبەر چوارەمین سوپای ئەو کاتی دنیا بڕیاری بەرگریدا لەسەر ڕێبازی باب و باپیرانی جارێکی دیکە بەغدا و تاران و ئەنقەرە و مۆسکۆ و واشنگتۆنی سەرسام کرد. دەبێت باڵانسێکی وا قورس چۆن بەدی بهێنرێت؟ دەوری کاک مەسعود خۆی کە ئشرافی مباشری کرد سەر شەڕەکە و نەدوی لەگەڵ هێزەکانە هەموو ئەکرد کۆیەکردنەوە ئەهێنان نەدوی لەگەڵ ئەکردن تەژیعیەکردن هانی هان بۆی بەردەوامن و ئەهەمیەتی ئەو شەڕەشی پیشانەهان ئەمانە هەمووی بووە عاملێکی وا کە ئەو شەڕە دەنگ بداتەوە بێتە هۆی ئەوەی کە ڕێزێکی تایبەتی لە پارتی دیموکراتی کوردستان و سەرکردایەتی و سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان و بڵین پێشمەرگە قارەمانەکان بدرێ. بە چرکە ئێمە پەیوەندیمان لەگەڵ قیادەی خۆمانە بوو و قیادەی حیزبیش بە بەردەوامی ئاگای لە ئێمە بوو. هەرچیمان دەکرد ئەوان بە چرکە وەریان دەگرت. پێش هەموو شتێک بیر و باوەڕ بوو. ئینسان ئەگەر بیر و باوەڕی بدۆزێک خاک پنیشتیمان سەرۆکەکەی هەبوو دەتوانیتن حقیقەتە بەڵانسە ڕاستکەت و لەبەرچی ڕاستە قووەتی پێشمەرگە ئەوەندە نەبوو کە وەکو ڕژێمی باس کە بچی بۆ شوێنێک 1000 نەفەر 2000 نەفەر حرەکەت بکاتن. جایشی عێراقی کە حرەکەی کرد کێم شوێن لە 500 نەفەر کەمتەر بوو. حقیقەت ئەو قووەتەی کە لە بەردەست بوو داباشکردنەکەی و شارەزایی پێشمەرگە قارەمانەکان لە شەڕی پارتیزانی بووە هۆی ئەوەی کە بتوانین مقاومەت بکەتن و دژمنتەی بشکێنی. واللهی دەورێ سەرک بارزانی باوەڕ بکەی ئەگەر ئەو نەبە ئەو شەڕی 48 ڕۆژە نەداهاتەکردن. یعنی بحقەتەن ئەو سەرپەرشتیاوە وێزا ببێ لە سیلاحە لە خواردنێ وەشی دیکە ڕۆژانە شەو ڕۆژ ئینتیساڵی دیگە پێشمەرگێدا بوو. یعنی قەهرەمانانە بوو خۆڕاگریە دامرکەتن خۆڕا بگرن دژمن دەهەشێتن دێشێت. پێشمەرگە شیا خۆش وی شەڕێ نابەرامبەر غێر متەکافە لابدەتن بدوو فاکتەرە. یەک فاکتەری ئێکێ شێوازێ شەڕێ پارتیزانی و بکارئینانە عەردی و پێشمەرگە حاکمێ عەردی بوو و شێوازێ وەکومە گوتی پارتیزانی و حتا بشەی زەربەیەکێ مەزن دژمنی بدەی بێ ئەوەی و زەرەر و زیان بگەهنە قەتاعەتتە. شەڕەکە هەردوو جۆری شەڕی تێدا بوو. ئەم شەڕی هجومی پارتیزانی تێدا بوو، ئەم شەڕی دیفاعی تێدا بوو. ئەکسەرێتی جەبەکان شەڕی دیفاعی بوو. بەڵام کە دوژمن ئەشکا پێشمەرگە پەلاماریەدا. لە هەندێک شوێن دوژمن هەبوو پێشمەرگە ئەیزانی شەو ئەچوونە سەریان لیانەدان ئیبادەیانە کردن. ینی ئێمە ئیسفادەمان پێشمەرگە ئیسفادەی کرد لە هەردوو شەڕەکە لە شەڕی جەبهەیی لە شەڕی پارتیزانی. سوپا وێڕای هێزە زەبەلاحەکەی شەڕەکەی بۆ یەکلایی نەدەکرایەوە. پێشمەرگەی کوردستان شکۆی هێزەکانی حکوومەت و سوپایان شکاند. لەوێدا لە دژی پێشمەرگە سوپا چەکی کیمیاوی بەکارهێنا. دەرچێکیە بوو بەکارهێنا سودی ئێمە و پێش شەڕەکەی خواکوڕکیش بەکاری هێنا لە دەور و پشتی بڵین گادەر و لە دەی بێم زۆر تێیدا و لە شوێنی تر بەکاری هێنا و لە نۆختی شەڕەکەشە کە ئێمە ئەسیرمان ئەگەر هەموو قیناعیان پێ بوو
لە دوای لە مەتقەی گەلی ڕەش لە چەند شوێنێکی تریاندا و هەجوومەکەی کە کردە بەرەوە حدود ئەو شوێنانەی تەسەورێ کرد کە هێزی پارتی بە قەوتە تایە شیمیابارانی کرد بە درێژایی بادینان شیمیابارانی کرد. سەیرم کرد ئەم دووکەڵێکی سپی بەرز بووە، بەڵام سەیرم کرد ئەم دووکەڵە بە قورسی دەنیشێتەوە. ئەو کیمیاوێ کە ئەیوەشان دووکەڵەکە لەبەر بەرزی و لەبەر هەوا و لەبەر ساردی خواکۆڕک تەسیری لە ئێمە نەکرد. پاش 48 ڕۆژ پێشمەرگەی کوردستان بە سەرکردایەتی سەرۆک بارزانی لە بەرامبەر هەزاران سەرباز و سەدان تانک و فڕۆکە و چەکی کیمیاوی بەرگری کرد و لە 5 نۆی 1980 پاش گەیشتن بە ئامانجی شەڕەکە بڕیاری کشانەوە درا. ئەوەل خاکوورکی بزەبت و سابوو توانایت خۆ باش زانین و زانین دێ چماوەیەکی زەمەنی سەقفێکی زەمەنی دانی بوو بۆ بەرگریکردنێ و توێ بەرگریکردنێدا ژی کادێ چاوە ڕۆلێ خۆ گەرن و ئەم وەکو شۆڕەشێک قەزیا عادیلانەیە نەتەوا کورد بە هەمی دنیای بدەنە نیاسین ڕێکا دیبلۆماسیە تێدا ئەلدەرڤە و ئەڤە بجوانی هاتە ئەستیغلالکردن و سەرکەفتنەکە مەزن تێدا ئینان هەمی گاڤە مبادرەت دەستی پێشمەرگەیدا بوو و پێشمەرگە وەختی حتا ڕۆژێک و سەحب بوونجی انسحابەکە گەلک منەظەم گەلک ڕێک و پێک و ببڕیار و مهمە ئەوی شەڕی بدمایی هات و جەنابێ سەرۆکی هەواڵت پێشمەرگە هەمی کۆم کردن و خەلات کردن و سوپاسیاوان کرد و ئەف شەڕەهە شەڕێکی گرنگ بوو بۆمە و فعلا هەدەفت خۆیت استراتیژی پێکینان ئەو ڕێگە هات و نەهاتەمان هەڵبژارد بۆ ئەوەی ئەگەر یانی خۆشمان دابنین لە پێناو بردنەوەی گرەوێک کە لە مێژووی بزافی ڕزگاری خوازی کووردا بەدەگمەنترین گرە و هەژمار دەکرێت. جەنابی کاک مەسعود فەرمانی کرد، دەستخۆشی لێ کردین و سپاسیشی کردین. جەنابیان فەرمووی ئیتر ئێمە گرەوەکەمان بردووەتەوە. خواکورک تەنیا شەڕێکی نابەرابەر نەبوو بەڵکو هەڵگری گرەوێک بوو لە خواکورک چێ گرەوەکەی بردەوە لە شەڕی ئێران و عێراق 90 ڕۆژ بە تەنیا بتوانی بەرامبەر هەموو هێزی عێراق ڕابوەستی مقاومە بکەی ئیسپاتی جەدارەت و توانا و قووەت و مەبدەتە ئەمە خۆی لە خۆیان تەسیرەکاتە سەر ئەو حزبانی دەرەوە کە پەیوەندیان بە تۆ هەیە ئەو دەوڵاتانەی کە متابعەیەکەن قەزەی کوردی دایمە متابعە کراوە بگرە حتا ئێرانیش کە شەڕی ڕاگرت بوو کە ئەوەی بینی ئەوە تەسیریە کرد. یەکەم حکومەتی عێراقی بە درۆ خستەوە کە ئاڵێ شتێک نەماوە بە ناوی ئۆپۆزیسیۆنی کورد لە هەموو دنیاە ئەوە بە درۆ خرایەوە. دووهەم بە هەموو دەوڵەتانی کە هاوکاری عێراقیانە کرد ڕاگەیاند کە کورد هیچ عیلاقەیەکی بە شەڕی ئێران و عێراق و هیچ وڵاتێکەوە نییە، پێشمەرگەی کوردستانە و لە هەموو زروفێکە ئامادەیە گیانفیدایی بکات بۆ وەرگرتنی مافی ڕەوای میلەتی کورد و میلەتی کوردیش دانانیشێ ئیسراحەت نەکا هەتاوەکو بە مافی ڕەوای خۆی نەکات. شەڕێک تا ئەمڕۆژ سەرساممان دەکات ململانەیەک لە دەوری ماف و خاک دەسوڕێتەوە کە هێشتا نە کورد و نە بەغداش ئامادە نین دەستبەرداری ببن. هەر بۆیە خواکورک تەنیا وێزگەیەکی دیکەی چاوەڕوانی کردن بوو بۆ بەرپاکردنەوەی بەرگریەکی دیکە کە سەرۆک بارزانی هەر ئەو کات پێشبینی وێستگەی داهاتووی خەباتی بەردەوامی کردم. و من متأکدم ماوەیەکی زۆر کەم زۆر شتی تریش ڕوو نەبیتەوە یا وەزعەکە بە عامە گۆڕێ یعنی وەزعی ناوخۆی عێراق تەتەوراتی کە ئەبی یا دوژمن ناچار ئەبی ئەگەر ئەم نەوع مقاومەیە بەردەوام بی ناچار ئەبی بیر لە وەزعی